ئەم گەنجیەتیە و لە چیا سەرف کرد ئایا خۆت کرد بەو گەنجەی کە شایستەی ژێر سێبەری عەرشە شاب نشأ في عبادة الله وكو پیغمبر صلى الله عليه وسلم فرمي گەنجێک کە پەروەردە بووە لە ناو عیبادەتی خوای پەروەردگارە یعنی هەر بلوغی بووە ئەگەر تا پێش ئەوەش دایک و باوک هەوڵی یاوە بیکا بە یەهودی و نەسرانی و مەجووسی ئیتر لە دووە خۆی فامی کردوێتەوە عەقڵی کردوێتەوە هەوڵی داوە بە موسڵمانی بژی ئەمە خۆی پەروەردە کردووە لە ناو عیبادەتی خوایە لە قیامەتە لە ژێر سێبەری عەرشە کاتێک کە هەموو خەڵکی لە ناو ناڕەحەتیە پرسیارە لێکرێت لەبارەی ئەم گەنجیەوە بۆ لەبەرەوەی وەکو باسمان کرد ئەگەر تۆ لە 13 ساڵی یا 14 ساڵی باڵغ ببی هەتا وەکو 55 ساڵیش تۆ هەر گەنج بی یا تا 56 ساڵی 57 ساڵی هەر گەنج بی بەلایانی کەمەوە تۆ 30 ساڵ 35 ساڵ 40 ساڵ لە تەمەنت لە گەنجیا بەسەر بردووە پرسیارە لێکرێ لەو 40 ساڵە کە درێژترین ماوەی تەمەنتە ئەم گەنجیەتیە و چۆن بەسەر برد لەکوێ بەسەر برد بەسەر برد لە مەشروب خواردنە لە جگەرە خواردنە لە نێرگەلە خواردنە لە گازینۆکانە لە سنتەرەکانی گەیم و یاریە بەسەر برد لە باڕەکانە لە مەلهاکانە لە کوچە و کۆڵانەکانە لە دەشت و دەر بەسەر برد بە دیار یاریەوە بە دیار فلیمەوە ئەو گوێجوانە هەر هەمووی لەو تەمەنی گەنجیا خەسارە کرد لە گۆرانیە لە قسەی قۆڕە لە فشقیاتە لە ڕابواردنە لەسەر سوچگرتنە لە بەردەم مەکتەبگرتنە لە سیرکردنی ئافرەتان ئاوا بەسەر برد لە ڕوو دێجواب بێتەوە لە هەمووی خەتەرتر بەسەر برد لە کوفرە لە شیرکە بەسەر برد بێئاگا لە تەوحید بەسەر برد بەرگریت ئەکرد لە تاغوتێک ئامادە بووی هەموو ژیانی خۆشتی پێ ببەخشی چۆن بەسەر برە و گەنجی بەڕاستیەوەی بۆ شێوە بەسەری برد بێ جوابێکی پێ ئەبێ کە خوای پەروەردگار تووڕە ئەکا لە خۆی و لەسەر ئەو جوابەی ڕاکێشرێ بۆ جەهەنەم بەڵام ئەوەیەڵێ لە لەبەرکردنی قورئانە لە لەبەرکردنی حەدیثە لە هاتوچۆکردنی مزگەوتە لە ڕۆشتن بۆ دەرسەکان و وانە شەرعیەکان لە کەسابەتێکی حەڵاڵە لە فێربوونی عیلمێکە کە سوودی هەیە بۆ کۆمەڵگاکەم و بۆ میلەتەکەم ئەلەمانەیە بەسەرم برد لە فەرمانەکانی خوای پەروەردگارە بەسەرم برد هەرچی فەرمان پێکرد بوون جێبەجێم کرد هەرچی قەدەغە کرد بوو دوورکەوت بووم وەلەی ئەمە بەڕاستی لە ڕێی دێ و جوابێکی پێیە کە خوای پەروەردگار ڕازیەکە لە خۆی و بەهۆیەوە بەرەو بەهەش بەڕێک